سڵاوتان لێبێ هاوڕێیان، ئەم لایڤەم سوپرایز بوو بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست. ماوەیە کە باسی بێکاری دەکرێت لە کوردستاندا، بەتایبەت دوای سەرەڵانی خەیرانی دارایی و ئەوانە. بە دڵنیاییەوە چەند خەتای حکوومەتە ئەم قەیران و ئەم بێکاریە، هێندەش خەتای گەنجەکانمانە، هێندەش خەتای خێزان و کۆمەڵگەیە. هەر کەم و کوڕیەک لا دەسەڵاتدا دروست بێ، خەتای خێزان و کۆمەڵگەی تێدایە. بۆ نمونە لە ماوەی دووماهی ڕابردوودا داوام لەو برادر و هاوڕێیانم کرد کە لە کەرتی تایبەت ئیشیان بەدەستە و قسەیان بەدەستە، تەکلیفم بۆ دووسێ برادر کرد، گوایە ئەوان بە دوای ئیشدا دەگەڕێن، ئیشی مەندووبی هەبوو، هەفتەیە دوو هەفتە یاڵا پشتگیریان بکە و تەکلیفیان بۆ بکە و لەگەڵیان بچۆ و کۆڵێ منیان هیلا کرد و ئەو برادەرەمیان هیلا کرد، دواتر ئیشەکەیان بۆ نەکرا. یعنی بەڕاستی تۆ کە نەتوانی ئیشی مەندووبی و ئیشی مارکێتینگ بکەی، بە دوای چیدا دەگەڕێت؟ دەتەوێت دامەزرەی بە هەمان پلە و عینوانی من کە من 14 ساڵە ڕەنج دەکێشم و هیلاکم و لە سفرەوە دەستم پێکردەوە تا ئێرەم هێناوە، ناکرێت لە پڕێک ببێ کوڕێک. من پێشمەرگێ بەداماوی بەشداری چەندەها دەورەی ئەساسی و چەندەها دەورەی قوربەسەریم کردووە تا هێناومەتە ئەو مەرحەلەیە کە ناکرێت تۆ گەنجێک کە تازە پێدەگەی بڵێ لە پڕ دەبمە کوڕێک. دەبێ لە شوێنێک دابنێم، لە ئیشێک وەربگرم کە وەکو یەکێک 15-20 ساڵە بەردەوام بێ لەو ئیشە فەرقم نەبێ. نا سەرەتای ئیش کە لەسەر ئیشێکدا دەمەزرێی، دەبێت لە سفرەوە دەست پێ بکەیت. ئیش نازانی، پێویست بەڕێنماییە، دەبێت گوێ لەو کەسانە بگری کە تەجروبەیان هەیە. ناکرێت تۆ بە خەون و خەیاڵ نابێت. دوایەوە کە تۆ بە دوای ئیشدا دەگەڕێ و زۆر موحتاجی بۆ ئیش، دەوێت کاسبی بکەیت، مەعیشەت و بژێویت لەسەرە، کە تۆ ئیشی مەندووبی نەکەی، ئیشی مارکێتینگ نەکەی، نەتوانی ئیشی سکیوریتی بکەیت لە مارکێتێک، لە مۆڵینگێ، لە مۆڵێکە، ئەی تۆ دەتەوێت چی بکەیت؟ مەسەڵەن من بڕۆم ماڵەوە تۆ بێتە شوێنی من، کوا خیبرت، کوا دەوراتت، کوا ئەزمۆنت، دەتەوێت لە پڕێ ببی بە کوڕێک؟ ئاخر نابێ بابی با من نابێ. لەسەر حکومەتیش واجب نییە کە تۆ بۆ خۆت، بۆ شخصی خۆت بڕوانامە وەردەگری، زانکۆ تەواو دەکەی، پەیمانگە تەواو دەکەی، لەسەر حکومەت واجب نییە بۆ بڕوانامەیە تۆ موچەیەکی تەمبەڵانە داتێ و بە بەتاڵە بتکاتە مۆزەفێکی بەتاڵە لە سوچێکی دایرەیەک دانیشی بۆ خۆت فەیسبوک و مەسنجەر بکەی و بە کلاوات کات بکوژی و موچە بکوژی. نابێت. تەنانەت لە ئەوروپا و لە وڵاتە پێشکەوتەکانیش تا فترەیەکی دیاریکرا و سۆشیالێکی مەمرە و مەژید دەدەنێ، بەڵام دواتر دوای ماوەیەک نامەیەکت بۆ دێ پێت دەڵێن ئینزارە دەکەن، دەڵێن تاکەی تۆ ئاوا بە تەمبەڵی دادەنیشی، هەستە بڕۆ بۆ خۆت ئیشێک دۆزەوە. دەنا موچەی سۆشیالەکەت نیوە بە نیوە کەم دەکەینەوە، دواتر کەمتری دەکەینەوە، کە موچەیەکە ناتوانانی پێی بژی ژیانێکی ئاسایی، ژیانێکی هەژارانە و کۆلەمەرگی پێدەژێت. لەوێ ژوایە، لە وڵاتانی ژوایە، لە ئەوروپا لە وڵاتانە ژوایە. بتەوێ مەدەل حیات حکومەت بە بەلاش بە بەتاڵە موچە داتێ و خۆت تەمبەڵ دانیشی بەس خواردن و خەو قسەی زل
ئەو خەیاڵە لە مێشکی خۆت دەرکە، مێشکی خۆت ئەبدەیتەوە، خەفڵ مەبە، زیاتر بیرکەوە، زیاتر تێبڕوانە، دوورتر بڕوانە. من لە بیدایەتی قسەکانم نمونەی ئەوم هێنایەوە، 4-5 هاوڕێم لەگەڵ ڕێزم بۆیان هەفتەیەک منیان هێنا و برد، دواتر ناتوانی ئیشەکە بکەن. کە تۆ ناتوانی ئیش وەربگری لە خۆت ڕانابینی، بۆ من عەزێ دەدەی من تەکلیف کەم و یاڵا فلان کەس تەکلیف لە مدیری کۆمپانیا بکە و دواتر خەتە ڕەجعی دابنێ و پاشەک شەت بێ. تۆ لە سەرەتاوە دەزانی ئەو ئیشەت بۆ ناکرێت. ئەو مراوەخێر لە چیکار؟ دەوێت من تاقیکەوە یان خۆت بخەڵەتێنی، یا بیانووی کەس و کارەکەت ببڕی، بیانووی هاوڕێکانت ببڕی، بۆی چیتر پێت نەڵێن تۆ کەسێکی تەمەڵ و تەوەزەلی. لەگەڵ ڕێزم من ناوی کەسم نێناوە، با کەس بە خۆی نەگا، با کەس بە خۆی تێ نەگا، من بە عام قسەم کردووە، تعلیق نییە لەسەر هیچ کەسێک. بەڵام ئەگەر بتەوێ ئیش بکەی هەموو کات ئیش هەیە، ئەگەر بشتەوێ ئیش نەکەی هیچ کاتێ ئیش نییە. کوردستان خەریکە دەبێتە وڵاتی تەمەڵستان، گەندەڵستان، وڵاتی تەمەڵستانی گەنجەکان، گەندەڵستانی پیرەکان، وڵاتی تەمەڵستان بۆ گەنجەکانمان، گەندەڵستان بۆ پیرەکانمان. اینجا تێبگەن. سوپاسان دەکەم کە گوێتان لەو قسانەی من گرت. کاتێکی شاد، سەربەرز و سەرفراز بن. خوا حافیز. چاوتان بەزێ.